قوتابیە کۆنەکەی هەڵکەوت زاهێر ئەم جارە لەگەڵ نەوید زەردی دەردەکەوێت. نەوید زەردی لە ڕخنەگران تووڕێ و وەڵامیان دەداتەوە. تەواوی وەڵامەکان لە کلیل میدیا. نەوید زەردی پێش چەند ڕۆژێک پێشەستا گۆرانیەکی بڵاو کردەوە لەگەڵ خاتوونێکی شۆخ و شەنگ بە ناوی شاناس. شاناس کێیە؟ شاناس خۆی هەلە ڕابردوو گۆرانی بێژ بوو، قوتابی ئاوازدانەر هەڵکەوت زاهێر بوو، بەڵام لەگەڵ هەڵکەوت زاهێر لێک ترازان و ناخۆشی کەوتە نێوانیان. ئێستا ناوی خۆی گۆڕیەوە و بە ستایلێکی نوێ دەرکەوتووە. کاتی خۆی ناوی لۆکە زاهێر بوو، ئێستا ناوی خۆی گۆڕیەوە و بۆ شاناس لە نوێترین کلیپی لەگەڵ هونەرمەند نەوید زەردی دەرکەوتووە. هونەرمەند نەوید زەردی لە چەند ڕۆژی ڕابردوو گۆرانیەکی بڵاو کردەوە لەگەڵ هونەرمەند شاناس بە ناوی شەرم مەکە. هەرزوو ڕخنەگران دەستیان کردەوە بە ڕخنەگرتنی ڤیدیۆ کلیپ و گۆرانیەکانی نەوید زەردی. ئەم جارە دەڵێن ڤیو ڤیدیۆ کلیپەکانت و قەرەباڵغی کۆنسێرتەکانت ئەوە نابنە هۆکاری ئەوەی تۆ باشترین گۆرانی بێژ بیت و کارەکانت نمونەیی بێتن. هۆکار چییە؟ ئەم هونەرمەندە هەر ڤیدیۆ کلیپێک دەکاتن و هەر کۆنسێرتێک دەکا، ڕخنەگران بە خۆیان دەکەون و ڕخنەی زۆری ئاراستە دەکەن. بەڵام ئەم جارە نەوید زەردی بەبێ دەنگی دانەنیش هاتە دەنگ و وەڵامی ڕخنەگرانی دایەوە. بەڵام نەوید زەردی لە وەڵامدا دەڵێ ئەم شتانەی کە ئێوە دەڵێن، بۆ نمونە کۆنسێرتێک بکەم کەس بەشداری نەکات و ڤیدیۆیەک بڵاو بکەم و ڤیون نەبێ، من بۆ کێ گۆرانی بڵێم؟ بەڵام بە پێچاوانەوە کۆنسێرتەکانم پڕ دەبن لە خەڵک و هەر ڤیدیۆ کلیپێک و گۆرانیەک بڵاو دەکەمەوە، زۆرترین بینەر و زۆرترین دەنگدانەوەی دەبێتن لە ناو سۆشیال میدیا. و نەوید زەردی دەڵێ ئەم سێ گۆرانی کۆتاییم تەقاوەتەوە لە نێو خەڵک. و هەروەها ئێستا گۆرانی شەرم مەکە لە ترێندی یوتیوبی عێراق پلەی یەکەمی بەدەستهێناوە و هەروەها لە وڵاتانی ئەوروپیش لە تۆپ 10م. بۆیە گۆرانی شەرم مەکە دەنگدانەوەیەکی زۆری هینە لە نێوان چەند ڕۆژی ڕابردوودا و ئێستاشدا لە ترێندی یوتیوبی عێراق پلەی یەکەمی هەیە. ئایا ئێمە بۆ عەزمان لە نوێکارینی لە هونەری کوردیدا بۆ تەقبولی هەموو ستایلەکان ناکەین؟ وەڵامی ئەو پرسیارانە لەلایەن ئێوەی خۆشەویستە. زۆر سوپاس بۆ گوێگرتنتان. لایک و کۆمنت و شێری چەناڵەکەمان لەبیر نەکەن و هەروەها سەبسکرایبش بکەن، زانگۆڵەکە دابگرن. لەگەڵ ئێمە بن، نوێترین و باشترین زانیاریەکانتان گوێبیست دەبێتن لە کلیل میدیا.